سڵاو بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بەوەی جارێکی تر هاتوومەتەوە خزمەتتان لە بەرنامەیەکی تری دیالۆگدا. ئازیزان، ئاڵوگۆڕ لە جیهاندا وەکو یەک نەبووە، پێشکەوتنی شەروەتر. بربەستەکانی پێشکەوتن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت کە ئێمە جەختەخەین و یا ئاماژەی تایبەتیەکەین بە ئێران لە چیایە. ئەم پرسیارە و چەند پرسیارێکی تر بابەتی بەرنامەی ئەو ڕۆمانە لەگەڵ بەڕێزان کە میوانی ئەو بەرنامەن، بەڕێز کاک مەعتەسەمی تاتایی، دکتورای ئابووری لە ئینگلستان، مامۆستای زانکۆ، کاک معروفی کەعبی، دکتورای مێژوو تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێران و کوردستان، هەروەها کاک عادڵی ئەلیاسی، دکتورای کۆمەڵناسی. بەخێر بێن بۆ بەرنامە هاوڕان. با پرسیارەکەم لە ئەوەڵ لە کاک مەعتەسەمەوە دەست پێ بکەم. کاک مەعتەسەم، مەسەلەی پێشکەوتن یا ئەو بربەستانەی وا لەباری پێشکەوتن لەباری ئابووریەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە، بە کورتی سەرەکی ترینەکانی چند بوون؟ چونکی دوایی ئەچینە ناوبردەکاریەکانی. پێشکەوتن لە ئەوەی کە لە ئەمەی کە پێشین میدڵ ئیست یاک و ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەروەکو شارەت پێکرد، پێشکەوتنەکان ڕاستەکەتان گەرە کە ینی شتێکی زۆر بەرچاو نییە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین بێژین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە پێشکەوتی عەجایب قەوماوە. دیارە ئەو وڵاتانەی کە بەتایبەت لە خەلیجی فارسە هەن و وڵاتایەکی نەوتخیزن وەکو ئەماراتی متحیدەی عەرەبی، کووەیت، بەحرین، قەتەر، خودی عەرەبستانی سعودی، ئەمانە بەهۆی ئەوە کە نەوتێکی یەکجار زۆریان هەیە و ئەم ساڵانەیەش نەوتەکەیان فرۆشتە، ئەو وەختە دوایە ویشە هەوڵیشیان داوە لە تەریقی ئەفرۆشی ئەم نەوتۆ پۆڵێکی زۆر بەدەست بێرن و ئەم پۆڵەشیان بە دەرەجەیەکی زۆر سەرمایە گوزاری کردە لە بەشهای مختلفە. ئەکرێ بێژین ئەم وڵاتانە پێشکەوتووی تایبەتیان بەخۆیان وەدیوە. ئەو ڕۆکانە ئێمە ئەبینین کە شوێنێکی وەکو دووبەی یا شوێنێ وەکو کووەیت یا هەروە بێتەوە قەتەر، ئەمانە شوێنهایەکی مەترەحی ئەو ڕۆی ئەم مەنتەقەنە و دیاریشە ئەگەر تمشای پێشکەوتوویەکان بکەین، ئەم وڵاتانە بە دەرەجەیەکی زۆر پێشکەوتوونە لە حاز ئەوەوە کە بە دەرەجەیەکی زۆر مدێرن بوونەتەوە. ئەو وەختە هەروە بێتەوە شوێنێکی وەکو دووبەی ئەلعانەکە بووە بە شوێنێکە کە لەواقع لێبێژی مرکزێکی گەورەی هاتوچوو لەواقع ترەیدی ئەم مەنتەقەیە، کالایەکی زۆر لە شەرقی ئاسیاوە دێتە ئەم مەنتەقە، دێتە ئەم نقطەوە لەم نقطەی شۆبڵاو بێتەوە بە شوێنهای جۆربەجۆری دنیا، هەروەها مەجموعەیەکی زۆری لە شرکەتهای جۆربەجۆری دنیا ئەو ڕۆکانێ فعالیەتهای تایبەتیان هەیە لە شاری دووبەیە و ئەگەر کەسێگەرێکی بێ لەگەڵم شرکەتانە تەماس بگرێ، بێگومان ئەبێ ڕوو بکاتە دووبەی لە بتوانێ ئەم کە پیا بکات لەگەڵ ئەم شوێن. کاک مەعتەسەم، ببەخشە قسەکەت قەتەکەم کە ئەو بربەستانەی ئێمە گەچاو لە ئینقلابی سەنعەتی بکەین، ئینقلابی سەنعەتی کە یەکەم جار لە ئینگلستانە ڕوویدا، دواتریش وڵاتانی ڕۆژاوای گرتەوە، بەو شێوەیە ئەو ئاڵوگۆڕی ئابووریە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی نەدا. من مەبەستمەیە ئەو بربەستانە چی بوون کە ئەو ئاڵوگۆڕە بەو شێوەیە لەباری ئابووریەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕووی نەدا و درەنگتر بوو. ئەو جۆرەی کە باسەکرێ ئەڵێ مەسەلەن ئینقلابی سەنعەتی 1 و 2 3 و 4 هەتا تا 5 شتی وای شەچێ بە تەکنۆلۆژی و مەسەلەی کامپیوتەر و ئەو ڕۆفەناوەریهای تازە. ئەگەر چاوی لە یەکێت مشاکەی وڵاتێکی وەکو ئێران لە ئینقلابی سەنعەتی 4 تقریباً دەستی کرد بە ئاڵوگۆڕی سەنعەتی. من مەبەستمەوە بوو لەو بابەتەوە ببەخشە قسەکەم قەت کرد ئەگەرەکرێت تەوزیعێکی زیاتر بدا. تکایە ئەم شتێک کە ئەلعانەکەی من نایە بنێن ئینقلابی سەنعەتی کە کراوە لە ئەوروپا،
ئەم انقلابە بە تۆری واقعیەکەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نەکراوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دەرەجەیەکی زێکجار زۆر دواکەوتووە لەم بابەتەوە و ئەتوانم بێژم ئەم شتێک کە ئێمە ئەیناسین بە ناوی ئینستیتیوشنێکی وەکو ئینستیتیوشنی بازار ئینستیتیوشنی بازار لە وڵاتانی خاوەرمیانە ئەو شکڵێک کە ئەبێ جێی خۆی بکاتەوە جێی خۆی نەکردێتەوە لە زۆر دلیلەکەی ئەوەیە کە دەلایلی مختلفی هەیە بەڵام ئەساسەکە ئەوەیە کە دەرحاڵ ئەم وڵاتانە وڵات هایەکن کە لەباری سیستمی ئابوووریەکانەوە کەماکان سیستمێکە کە هێشتا ئەو شکڵێک ئەبێ وەکو وڵاتێکی پێشکەوتوو ئینستیتیوشنی بازار توانی بێتی لە وڵاتانە دەسەڵات پیا بکە و لە عەرسەهای مختلفا بە تایبەت لە عەرسەی مەسەلەیەکی وەکو فاینانسا خۆی بگرێتەوە بتوانێت گەورەتر بێتەوە هەروە بێتەوە لە عەرسەی مەسەلەیەکی وەکو مەسەلەی تەولیدی کالا و دوای ئەویشە ئەم جۆرەشتانەی ئەگەر بیخێنەوە سەریەک وەکو ئینستیتیوشنێک عملی کردبێت ئێمە لە خاوەرمیانە بەو شکل نیمانە تەنها وڵاتێک بەڕاستی ئەم ئەرسا پێشرەفتێکی تایبەتی کردوێت ئەتوانم بێژم تورکیەیە ئەویش ئەوەی کە دەرحاڵ پێشرەفتەکەی ئەوی شێشتا زۆر بەرچاو نییە نسبەت بە شوێنەکانی تر بەڵام ئەگەر مقایسە بکرێ لە بینی تورکیە لەگەڵ ئێرانە یا شوێنەکانی تری خاوەرمیانە تورکی لەم بابەتۆ پێشکەوتنی زۆرتری بوو. بەڵێ زۆر سپاس. کاک ماتەسام ئەگەر باسی وەزیەتی مێژوویی بکەین یعنی بگەڕینەوە بۆ دواوە پێش لە مەشروتیەت ئێوە بۆ خۆتان لە کتێبەکە کە نووسیوتانە ئاماژەتان بەوە کردووە هەرو شتەیوە تقریبەنتان دازەیە کاک ماتەسەمیش ئیشارەی پێکات کە لە دەورەی قاجاریە ئێوە خۆتان لەو کتێبان نووسیوتانە دەوڵەتی ئێران ئەو دەوڵەتی ئەو کاتی قاجار مەجبور بوو بەشێک لە پێداویستیەکانی ئێران وارد بکە و سادراتی بێئەندازەکە بوو سادراتەکە ئەگە چاولەکەی زۆر مەحدودە دەسەتحێکی مەحدودایە ئەو ئەگەڕێتەوە بۆچی ئایا ئەو ڕەوتەوە لە ڕۆژاوا چووە پێشەوە ئەگەر چاو بکەین لە مێژوو بۆچی لە ڕۆژهەڵات بۆ شێوە نەچووە پێشەوەیە کەچی هەر لەباری تاریخیشەوە گەچایی لێ بکەین ڕۆژهەڵات یا کشوەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەدیب و لێزان و دوکتور و هەسارەشناس و زۆشتی لەو بابەتێشی بوو بۆچی نەیتوانی ئەو ڕەوتە تێپەڕ بکە. پێم وایە مەبەستت من بوو نەک کاک بەخش چونوتت کاک ماتەسەم من ئەتوانم جوابێکی کورت بدەمەوە بەوە بەڵام بە دوای ئەوە ئەمەوێ پێم وایە خاڵێکی گرنگ هەیە کە ئەوە باس بکەم پێشەوەی کە جوابی پرسیارەکان بدرێتەوە ئەوەی کە باسیەکەن بۆچی لە دەورەی قاجارە بڵێن ئابووری ئێران نەیتوانی لەگەڵ ئابووری وڵاتانی وەکو ئەوترێ ئوروپای غەربیە یەک بێتەوە بە کورتی ئەتوانێ ئەوە بێ کە بنیەی سەنعەتی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە سەردەمی قاجار لە ئێرانە کرا نەیتوانی بنیەیەکی سەنعەتی بەهێز پێک بێنێ کە ئابووری ئێران بتوانێت جەزبی بازاری جیهانی بێ یا ئابووری جیهانی بێ کە خۆی خستبووە ناو سەردەمێکی نوێ لە سەدەی 19 ئەمە ئەکرێ زۆر شی بکرێتەوە وەکۆی کە ئێوەش وتان لە 1940 هەناردەی ئێران 80% ئابووری ئێران ئەیتوانی کە فراوردەکانی خۆی بنێرێ بۆ دەرەوەی وڵاتی خۆی بەڵام لە کۆتایی سەدەی 19 ئەمە بە ڕادەیەکی یەکجار زۆر دابەزێ و ئابووری ئێران وەکو زۆر ئابووری ترکە لە وڵاتانی دەرەوەی ئوروپا جیانگرت بوو ئەبنە حاشیەی ئابووری جیهانی بەڵام یەک شت کە پێم خۆشە باسی بکەین پێشەوەی کە ورتر بینەوە و لە 1-2 دقە هەوڵە دەم کە ئەمە باس بکەم ئەوی شەوەیە کە ئێمە خاڵی دەستپێکی ئێمە بە بڕوای من پرسیارەکەی ئێمە چۆن تەرحکردنی پرسیارەکەی ئێمە زۆر گرینگە بۆ ئەوەی کە بتوانین نەتیجەیەکی دروست لە پرسیارەکەمان وەربگرین ئەوەی کە باسی پێشکەوتن ئەکرێ وەکو وشەیەک وەکو مەفهومێ
ئەمە خۆی جێگەی پرسیارە ئێمە مەبەستمان چییە لە پێشکەوتن و چ شتێک بە پێشکەوتن ئەزانین من پێم وابێ شتێک کە ئەبێ ڕەخنەی لێ بگیرێت و پێم وابێ لە وڵاتێکی وەکو ئێران و لە لای خەڵکی ئێمە زۆر جێکەوتووە نەوعێ لە جوابدانەوەیە بڵێن مۆدلێک یا ئۆلگویەکی جوابدانەوەیە بەوەی کە بۆچی وڵاتی ئێران بە ئیستلاح دوا ئەکەوێ لە زۆر لایەنەوە لە ئابووری و لە فەرهەنگ و لە سیاسەتی وڵاتەکانی تر ئەم دواکەوتویە بە ئیستلاح ئەگەر لە گیوما دای بنین هۆکارەکانی چییە من ئەم پێم وابێ ئەبێ ڕەخنەیەک لەم ئۆلگو و مدلی جوابدانەوە بگرین چونکە زۆر بە کورتی یەک دووشتی باسەکەم ئەویش ئەوەیە کە کاتێک کە جیاوازیەک لە نێوان بە ئیستلاح شەرق و غەربدا ئەنرێت تەمایزێک جیاوازیەکی ئەبەنەوە سەر ئەسالەتێک کە غەرب هەیەتی یا ئەسالەتێکە شەرق هەیەتی بەو مانای کە لە غەربە هەوڵدان یەکجار زۆرتر بووە بۆ بە ئیستلاح پێشکەوتن بەڵام لە شەرقە زۆرتر تاکید لەسەر ئەسالەت کراوە و نەیهێشتووە کە ئەو چالاکیە بەو جۆرە ڕووبدا باسی بۆچوونێکی ذاتی و فەرهەنگی هەیە بەو مانای کە خەتاکە ئەنێتە سەر دین خەتاکە ئەنێتە سەر فەرهەنگ و پێی وایە کە ئەم شتانەیە کە ئەوێتە لەمپەر بۆ پێشکەوتنی وڵاتێکی وەک ئێران و باسێکی تر کە دێتەوە سەر ئابووری ئەویش تێئۆری ڕکودی اقتصادیە کە گوایە لە سەردەمێکە لە سەدەی 17 و 18 و ئەوانە یا بەتایبەت لە 18 و 19 ئەم وڵاتانەی بڵێن قاجاری ئێران و عوسمانی تووشی ڕکودێکی اقتصادیە بن لە حاڵێکە ئێمە لە سەدەکانی 16 و 17 ئێمە شاهدی بەو جۆرە کە لێکۆڵینەوەکان باسیەکەن ئێمە شاهدی تەنانەت هەڵکشانێکی ئابوورین لەم ناوچانە ئەمە ئەکرێ زۆر وردی بکەمەوە زۆرتر باسی ئەوە بکەم بەڵام پێم وابێ ئێمە بێ لە پێش ڕەخنەیەک لەم مۆدێلی جوابدانەوە بگرین و خاڵی دەستپێکی باسەکە وریابین کە خاڵی دەستپێکی باسەکەی ئێمە چییە و پرسیارەکەمان چۆن ئێمە ئەهێنینە پێشەوە بۆ ئەوەی کە بتوانین ئەو نەتیجەی لێ بگرین کە یارمەتی ئێمە بێ بۆی تێبگەین بۆچی ئەم کێشانە ئەمڕۆ لە وڵاتەکانی ئێمە هەیە بە کورتی معروف بە داوای لێبردن مەسەلەکە ئێستا واقعیەتەکە چاو لێ بکەین ئێوەی بۆ خۆتان ئاماژەتان پێ کرد کە لە دەورانی قاجارە ئەگەر پێش لەوە هەناردەکردن هێزگار زۆر بوو ئەمجارە کەمتر بوو هاوردەکردن زیاتر بوو ئەوە واقعیەتەکە چی بوو ئێمە باسیەوەکەین پێم خۆشە لەباری من پرسیارەکەم لەباری مێژووی و تاریخیەوە چییە کە ئەبێ بەوەی کە هەر بۆ قسەی وا خۆشتان کردتان وەکتان دازێکی لە قسەکانی کاکماتەسەما بوو کە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەیانتوانی خۆیان تەطبیق بدەن ئەوە واقعیەتی شتەکەیە جا چۆن تاریفەکرێ خەتاکە خرێتە سەر کێ و مۆزوعێکی ترە من پێم خۆشە هۆکاری ئەسڵیەکەی لەباری تاریخیەوە پێم بڵێن بۆچی نەیتوانی بگاتە ئەو ڕکابەریەوە لە ڕۆژاوا کرا ئەمە مۆزوعی بەرنام بەڵام بە کورتی باتەوەجەوە بتوانم فریایی عادڵیش بکەم بە کورتی بەڵام زۆر باشم جوابی و پرسیارەتان ئەدەمەوە بەڵام لەم شتەوە دەست پێەکەم کە ئێستا باسم کرد چونکە پێم وابێ ئەمە زۆر گرینگە بۆی کە جوابی پرسیارەکەتان بدەمەوە ئەگەر باسەکە بڵێن سەدەی 19ەیە و ئەو سەدانەیە کە بڵێن ئوروپا زاڵە بێ بەسەر بەشەکانی تری جیهانە ئێمە شاهدی سەروەریەکی تجارەتی ئابووری و ماڵی ئوروپاین بەسەر ناوچەکانی ترە کە لە هەمان کاتدا کە لەباری نظامیش چەکدارانەوە ئوروپا توانی بەسەر ئەرتەشەکانی عوسمانی و قاجارە زاڵ بێت تک لەباری تەکنۆلۆژیەوە گەشەیەکی یەکجار زۆری کرد و لە حاڵێکە کە ئەم دەسەڵاتانەی ناوچەکە نەیانتوانی ببنە ساحبی ئەم جۆرە تەکنۆلۆژیە کە ڕکەبەرکێ بکەن لەگەڵ وڵاتانی ئوروپاییە ئەمە
ئەگاتە ئەو شوێنەی کە لە سەدەی 19 بە کەسبوونی ئەم دەسەڵاتانە وڵاتە ئوروپاییەکان خۆیان ئەبیننەوە لە ئەم وڵاتانە و ئەتوانن نفوزێکی یەکجار زۆری ئابووری بەدەست بێنن لە ناو ئەم وڵاتانە کە ئەمە ئەگەر یەکە بە یەکە باس بکرێ دیارە حتمما دەچینە سەر باسەکان بە وردی. زۆر سپاس. با پرسیاری یەکەمیشم لە کاک عادڵ بکەم. کاک عادڵ ئێوە لە نووسراوەیەکە کە تازەیی لە تۆڕە کۆمەڵایەتەکانی شاداتانناوە نووسیوتانە لەم ناوچەیە هیچ چەشنە شۆڕشێکی کۆمەڵایەتی سەرجەمگیر کە هاوکات ژێرخان و سەرخانی کۆمەلگای سنەتی کردبێتە ئامانج سەری هەڵ نەداوە و چین و توێژە کۆمەڵایەتەکان هەلومەرجی مادیان بۆ نەڕەخساوە تا خصلەتی شۆڕژگێرانەی خۆیان خەنەگەڕ. ئایا ئەمەیش هەر تقریبەن لەو چوارچێوەیە بەحسا کرێوە میوانەکان کردیان یاکو بە خۆتان ئەکرێت تەوزیحێکی زیاتر بدەن؟ بەڵێ تقریبا هەر لەو چوارچێوە ئەگونجێت. ئەگەر نیشەوە بڵێم وەختی ئەڵێن پێشکەوتووی یا من مەفهومی گەشە سندن بەکارە بم چونکە پێشکەوتووە بۆ معنە لە مەرحلەیەک و بۆ مەرحلەیەکی تر گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام گەشەی نەسەندووە. بەڵام هەردووکیان لە هەردوو مەفاهیم و هەردوو عبارەت کە بەکاریە بێنە بێت بە تۆری نسبیە ئەبێ مەقایسە بکەین لەگەڵ شوێنێکی تر کە تەبیعەتەن ڕۆژاوای ئوروپایە کە لەوێ وەکو گوێ بە ئەستلا لە بە چاوەگیرێ و کاتی ئەڵێن دوا کەوتووە یا پێش نەگەوتووە یا گەشەی نەسەندووە بە تۆری نسبی خەریکی باسی لێوەکەی کە ئەو تەسەورش بەدەستەوە نەدەیکە بۆیە لەو بەشە لە جیهان تاریخ وەستراوە هیچ تەغییر و تەحوڵاتی ڕوو نادات وەها نییە بەڵکو لەوێش نەوعێک پێشکەوتووی ئەبینین. بەڵام ئەگەر وایە ئێمە ئەبێ بزانین لەو بەشەی کە ناوی لێ ئەنێن جیهانی گەشە سند و یا جیهانی پێشکەوتوو چه اتفاقی کەوت و لە نسبیەت لەگەڵ ئەوە وەختە بزانین لەوێ بۆ دەقاودەق یا شتێکی هاوشێوەی ئەو دیارە دەقاودەق ممکنە اتفاق نەکەی بەڵام شتێکی هاوشێوەی ئەو بۆ ڕووی نەدا. وەختێ چاو لە ڕۆژاوای ئوروپاکەین ئەبینین لەوێ توای ئەو گۆڕانکاریانەیە کە بە شێوەیەکی ئەرێنی ئێمە ناویان دەبێت چ لە بواری ئابووری چ لە بواری کۆمەڵایەتی چ لە بواری سیاسی چ لە بواری دادوەری و پەروەردە و فێرکردن و سەرجەوی ئەوانە ئەبینی لە ناخی کۆمەلگا بزوتنەوە دروست بووە لە حەول و حەوشان بزوتنەوە دروست بووە و ئەو بزوتنەوەیش ئیلزامەن لەلایەن حاکمیەتانەکانەوە مورد پەسەند قەراری نەگرتووە. بەعزەن بووە لە قۆناغێکی مێژوویە کە هاوجەهەتی لە بینی خواستی بزوتنەوە کۆمەڵایەتەکان و خواستی حاکمیەت یەکی گرتۆتەوە تا ئەندازەیەک. بەڵام لە هەموو قۆناغەکانە ئەوە شەرت نەبووە دا ئەگەر وایە ببزانی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە یەک بۆ شکڵیان گرتووە دوو وەختێکی شکڵیان گرت چۆن ئەوەندە بەهێز بوون کە توانیویانە حاکمیەت بەوە ڕازی بکەن یا لەگەڵ خۆیان ڕای بکێشن کە ئەو گۆڕانکاریانە ڕووبدا. دووبارە باسەکەمان نامەوێت زۆر مێژووی بێ کاک معروف بشارێ بۆ جەمبەی کرد بەڵام لە کولیەتی خۆیان لەوێ ئەبینین کە لەگەڵ گەشەی ئابووری یان خواستی ئابووری کۆمەڵانی خەڵک یا چوونە سەرەوەی تەوەقعی کۆمەڵانی خەڵک یا گۆڕانکاری لە بازار و گواستنەوەی کەلوپەل و بازرگانیە تەوەقعی خەڵکیش چۆتەوە سەر لە لەحاظی فەرهەنگی لە لەحاظی سیاسیشەوە ئەو تەوەقع بۆ ئەندازە یان بە شێوەی ئەو بۆ ڕادەیە چۆتە سەر. بۆ نمونە شۆڕشی سەنعەتی کە ئەکرێت خەڵک لە دێهاتەکان و لە کۆمەلگایەکی بە تەواوی کشاوەرزیە ڕووەکەنە شارە گەورەکان لە ڕۆژاوای ئەوروپا عەزدانەکەم لەوێ لە کارخانە و مانیفاکتوری گەورەدا ئامەرزن لەوێ ئیستقلالی نسبی بە تۆری نسبی خۆیان لە حازی دەرامەدەوە بەدەست لێنێن لەوێ لە جەمعێکی زۆرترا لە شوێنی کارەکان کۆ بنەوە دی لە بەرژەوەندی هاوبەش دەکەنەوە لەوێ دەسەدەن بۆی کە بە شێوەی هاوبەش ئەو بەرژەوەندیانانە تاقیب بکەن. لە هەمان قۆناغا ئەبینین قشتێک لە کۆمەلگا کە هیچ جۆر ڕێگەی ئەوان پێ نەدراوە لە شوێنێکی ئەوە ئەرزە ئەندام بکەن یعنی ژنان واردی بازاری کارە بن بە شێوەیەکی نسبی دووارە ئەستانەکەم دارای دەرامەدی مستەقلی خۆیانە بن و لەگەڵ مەجموعەی ئەوانە تەوەقعی خەڵک ئەبێت ئەچێتە سەر و ئەم ژێرخانی کۆمەلگا کە من ناوم لێ بردویانی لەباری ئابووری و خود بە خۆت لە زۆر بواردە لە حاڵی فەرهەنگی و سیاسیشەوە
گۆڕانکاری بەشەم خۆیان هێناوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕات ئێمە گۆڕانکاریەکی ئەبۆ شێوەمان نەدیوە هەر چەشنە گۆڕانکاریەک کە لەو وڵاتانە لەو ناوچەیە ڕوویداوە هەمووی یا هاوردە کراوە لە دەرەوە کۆپی کراوە هێنراوە یاوەیە کە لەلایەن ئیلیتی ئەو کۆمەلگاوە هەوڵ دراوەکە بەجێ بهێنرێ هەر لە ئەتاتورکەوە بگرە تا ناسردین شا تا گاتە سلسلە پادشایەتی پالەوی لە ئێران و وڵاتانی تر هەوڵ دراوە خۆ لەگەڵ ئەو وەزیەتە بگونجێ وەزیەتی پێشکەوتوویجا بەڵام چونکە پرۆژەیەکی لە خوارەوە بە ئیسلانەوە زۆر لەسەرەوە بووە بەرەساسی معیارەکانی دەسەڵاتداران بووە نەبووە بەهۆی ئەوەی کە بزوتنەوەی کۆمەڵایەتی لە حوڵ خۆشیان جۆر بێ با نمونەیەک بێنمەوە و قسەکان کورت بکەمەوە ئەو ڕووداوانەی لە ئەفغانستان ڕوودا نمونەیەکی زۆر حادی ئەمڕۆیە لە ئەفغانستان ڕوودا تۆ چاو لێ بکەن لەبێت دەگۆڕینی دەسەڵاتی سیاسی کرا بەڵام لەڕێەوە نەبوو کە بزوتنەوەی کۆمەڵانی خەڵک هەر نوع بزوتنەوەیەک بێ لەوێ سەر هەڵبدا دەسەڵات ناچار بە ڕفۆرم بکە لە نهایەتەن ڕفۆرم دەسەڵات نەتوانانی جوابی بێتەوە جوڵانەوەی شۆڕگێرانە بکەوان نەبوو دەسەڵات جێگۆکەی پێکرا لە مامەڵەی لە بینی شعبەها و ئیلیتی مختلفی ناو کۆمەڵگا حتمما دەچینە سەر باسی ئەمڕۆمان کە بۆچی ئەو شتانەوە ئێستا ڕووەدا بەڵام جارێ بە هەرچینەوە بۆ دواوە کە مەسەلەکە بۆ شێوەیە تەوزیع بدەین کاک مەعتەسەب ئێوە لە قسەکانی شتانە ئیشارەتان بەوە کرد کە بەرهەمهێنەری بڕێک بەرهەمی ژێر ئەرزی بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەوت 1800 بۆ لەوە تقریبا 1860 وردە نەوت استخراج کرا یەکەم جار لە مەجدی سلێمان و تەگزاسی ئەمریکا و لە وڵاتی هێند کرا بەڵام تۆ چاوی لەیەکەی ئەم نەوت بوو بە لە عینی حاڵا بوو بە سەروەتێک بۆ ئەو وڵاتانە بەڵام بوو بە کێشەیەکیش بۆ وڵاتانە ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لەو دەلیلانە ینی بۆ خۆی تەک مەحسوولی یا ئەو مەحسوولەی کە بوو بە کێشەیەک بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست من ئیجازەم پێ من چەند دقیقەیەک هەروە زۆر سەری ئەگەڕێمە بۆ نوکتەیە کە بەڕاستی لەم بەحسای پێویستە ئیشارەی پێ بکرێ ئەویش ئەوەیە کە ئەوروپا بۆ پێشکەوت ئەگەر لەوە چەند دقیقەیە ئیجازە بێ قسە بکەم ئەم جارەکانی ئەچمە سەر مەسەلەی نەوتیش ئەگەر تمشای تاریخی پێشکەوتوی اقتصادی ئەوروپا بکەین پێی مەجموعەیەکی زۆر نووسراوە کە وجودی هەیە زۆر کەس باوەڕەکان لەسەرەوەیە کە چوار عامل بووە باعثەوەی کە ئەوروپا ڕۆشت بکە یعنی دواترەکەی منزومۆیە کە وای لێ هات کە انقلابی سەنعەتی مەسەلەن فەرزکەین بۆ نمونە لە ئینگلیستانە ڕوو بە ئەو چواردانە شتە عیبارەتن ئالەمانە یەکەمیان ئەوەیە کە لە نەخۆشنی تاعون لە ئەمریکا لە ئەوروپا تعدادێکی یەکجار زۆری خەڵکی کوشت ئەگەر تۆ گەڕی تۆ مەسەلەن فەرزکەین بۆ کاتێک کە تاعون لە ئاسیا و ئەگاتە ئەوروپا لە ماوەیەکی زۆر کورتە زۆرتر لە 200 ملیۆن نەفەر لە ئەوروپا مردێن بە بوونی نەخۆشنی تاعون ئەمە ماناکەی لە باری ئابووریۆ چییە ماناکەی ئەوەیە کە ئەوروپا لە سەردەمێکە تووشی مشکلێکی زۆر گەورە بوو کەویشەوەیە کە نیروی کار نەما بەخاطر تعدادێکی یەکجار زۆر بۆنەی مەسەلەی تاعون و لەبین چوو ئەمە یەک دووەمەکەی ئەوەیە کە لەواقع زۆر تایبەتەن تاسیری بوو لەسەر پێشکەوتوی ئەوروپا ویشەوەیە کە ماشینی چاپ لەواقع ئینکرا یعنی ماشینی چاپ پیا بوو بوونی ینی لەواقع اختراعی ماشینی چاپ باعثی بوو کە ینی ئیدە بتوانێت ئەم جارەکانی ڕاحەت لە نقطەیە کۆبچێ بۆ نقطەیەکی تر لە ماوەیەکی زۆر کورتە بەڕاستی نسبەت بە تاریخ ئەگەر تمشای بکەین لە ئەوروپا زۆرتر لە 8 ملیۆن کتێب بەڵاو بوو کەمە زۆر تەسیرێکی گەورەی دانا لەسەرەوەی کە چۆن مەسەلەن فەرزکەین ئیدەکان نقطەیە کۆبچن بۆ نقطەیەکی تر سێومین عامل لە پێشکەوتنی ئەوروپا تاسیری گەورەی بوو مەسەلەی بانکە یعنی ئەگەر بانکە ئاوا لەواقع لە تمشای تاریخەکە یەکەی ئەبینین کە ئەمە دەورێکی یەکجار زۆر گەورەی گێڕاوە لەوە کە توانێتی چۆن ئەو مقدار لە ریسۆسانەی کە بووە لە ئەوروپا ئەوانە لە اختیاری مەسەلەی تحقیقا دابنێ ئەمە هینەکەیەتی چوارمین عامڵێکە کە لە رابطە لەگەڵ مەسەلەی پێشکەوتی ئەوروپا مەترحە عبارەتە لەوەی کە قاڕەی ئەمریکا کەشف کراوە ئەم چوار شتن کە بەڕاستی بوونەتە هۆی ئەوەی کە ئەوروپا
بتوانێت باتە بەر چین و لەگەڵ هندوستان و تۆ گەرە و گەڕێتەوە بۆ مەسەلەن فەرزکەین قەرنی حەڤدە دوو دانە اقتصادی مهمی دنیا عبارەتە لە اقتصادی چین و هندوستان یعنی ئەم دوانە اقتصاد های گەورەی دنیا منتها وەختێک کە انقلابی سەنعەتی لە ئینگلیستانە قەومێ ئەبینین کە ئینگلیستانێکە واقعاً لە حاس سەرزەوی و سەرزەویەکی زۆر چکۆلەیە بەهۆی ئەم پێشکەوتوویە کە تیا اتفاقەکەوێت ئەبێ بە وڵاتێکە کە لە دنیا ئەکەوێتە بەرەو ئەمە بکەین بە پایەیەک قسەکە سەرەمەیەکە بۆ پێشکەوتووی پێویست هەیە کە یعنی ئەم پێشکەوتوویە ئەبێ لە شوێنێک و دەست پێ بکە ئێمە بۆ پێشکەوتووی سێ ئامڵمان هەیە ئامڵی ترمان نییە ئامڵێکیان ئەوەیە کە تێدادی جەمعیەتی وڵاتێک ڕوو لە گەشە بێت یعنی پایەی گەشەی ئابوووریەکە چێتە سەر جەمعیەت ئەگەر وڵاتێک جەمعیەتەکەی ڕوو لە گەشە بێت ئەتوانێت بە بۆنەی جەمعیەتەکەی و تووشی پێشکەوتووی اقتصادی بێت ئەمە یەک دوومەکەی ئەوەیە کە ئەگەر وڵاتێک بتوانێت لەنی فعالیت هایکی تایبەتی اقتصادی بکرێت بۆی کە مەنابەیەکی ژێرزەمینی بەدەست بێت وەنی دەربکەوێت کە ئەو وڵاتە مەنابەی ژێرزەمینی هەیە جا ئالێرا ئەمان گەڕێت و سەر پرسیارەکەی ئەوە کردانە سێومین عامڵێکە لە پێشکەوتوویە زۆر تاسیری هەیە مەسەلەی پێشکەوتی تەکنۆلۆژیە بەنابەرئین ئێمە لە بواری اقتصادیان سێ دانە هینمان هەیە سێ دانە لەواقع عامڵمان هەیە بۆ پێشکەوتووی اقتصادی جەمعیەت مەنابەی ژێرزەمینی پێشکەوتووی تەکنۆلۆژی ئەو شتێکە لە خاوەرمیانە قەومە دیارە لە سەردەمێکا کە ئیتر معلومەکە ئەویش ئەواخری قەرنی 19ە ئەوایلی قەرنی 20ە مشەخەسەن لە کوردستانە ساڵێکی یەکجار زۆر مهمە ئەشێ حتمما لە تەزیە و تەحلیلەکەی لە کوردستانە لەبیر بمێنێ ساڵی 1970 دەرەکەوێت کە نەوت وجودی هەیە منتها ئەم نەوتە خۆی چەندێک ئەتوانێت عامڵێکی زۆر مهم بێ بۆ پێشکەوتووی اقتصادی ئەو نیش ئەتوانێت منفی بێ لە ڕابطە لەگەڵ پێشکەوتووی اقتصادی بۆچی بە خااتری ئەوەی کە نەوت منبعی ئەسڵی ئەوە نەود یا مەنابەی ژێرزەمینی بە خااتری ئەوەی کە منبەی ئەسڵی شتێکن کە لە اقتصادا یەکجار ماڵبێران کەرە ئەوش ئەوەیە کە ئێمە ئەساسەن لەگەڵ شتێکا ڕوبەڕۆ ئەبینەوە کە ئەم شتە عبارەتە لە ڕاندخاری یعنی نەوت ئەبێ بە عامڵێک بۆ مەسئلەی ڕاندخاری گەر بە شێوەی دروست استفادە بکرێت ئەوەی کە لە وڵاتانی خاوەرمیانە نەوت کە ئەتوانێت منبەیەکی یەکجار زۆر گەورەی پێشکەوتووی ببێت بۆچی نەبووتە عامڵێک بۆ پێشکەوتووی دلیلەکەی ئەوەیە کە ئێمە لەم عامڵە بەجێی ئەوەی کە بۆ پێشکەوتووی استفادە لێکردیە بۆ ڕاندخاری استفادە لێکراوە جادینە سەرەوە کە کاک ماتەسەم زۆر سپاس بە فریای بەحسەکەمان بکەیم چون بۆ لای کاک معروف کاک معروف هەم کاک عادڵ ئیشاریان پێکرد هەم کاک ماتەسەمیش ئیشاریان پێکرد کە بڕێک بربەست بووە بۆ ئەوەی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتوانێت ڕکابەری بکات کاک عادڵ ئیشارەی بە ئینقلاباتی کۆمەڵایەتی کرد کە ئەو شۆڕشە کۆمەڵایەتیانەی وا لە ڕۆژاوا ڕوویدا ئەو شۆڕشە کۆمەڵایەتیانە لە ڕۆژهەڵات ڕووی نەدا لە خاوەرمیانە ڕووی نەدا لە باری تاریخیەوە گەر بگەڕینەوە ئایا بەڕاستی ئێمە لەگەڵ ئەو باسی چین و توێژەکانەکەین ینی ئینقلابات بە معنایەوە کە نمایندەگانی چین و توێژە ئیجتیماعیەکان بتوانن نمایندەگی بکەن بێنە پێشەوە و ئەو ئاڵوگۆڕەوە قاعدەتە نەبووە ئینتزار ڕۆژتای بچێتە پێشەوە لەو بابەتەوە بێ زەحمەت ئەگەر بکرێت تەوزیحێکمان بۆ بدە ئەگەر لەسەر نمونەی سەردەمی قاجار بوەستین سەدەی 19 ئێران بە تایبەتیتر بەرەو ناوەڕاستی سەدەی 19 وە کۆتاییەکەی بەهێنانەوەی ئەو مسالە ئەتوانم ئاوا جواب بدەمەوە کە باسیەوەم کرد کە بنیەی ئابووری ئەو وڵاتە هەتا بەرەو کۆتایی سەدەی 19 ڕۆی زۆر لاوااستر بوو و نەیتوانی کە بنیەیەکی بەهێزی ئابووری بۆ بە سەنعەتیکردنی وڵاتیا ئەوەی کە ڕەوتێک دەست پێ بکە کە
بتوانێت گەشەی سەنعەتی بەخۆیەوە بینێ نەیتوانێەوە دابین بکات. لە ئێرانە کەشاوەرزی کە هۆکارێکی زۆر گرینگە لە گەشەی ئابووریە، ئەوەیش لاواز دەکرێت مالکیت بەسەر زەویە پێک دێت بەو شێوەی کە ئەو جۆرە زەویانەی کە بە شەرت و شروتەوە ئەدرا بە کەسەکان ئەم جارە بوو بە مڵکی خۆیان و باسی تەجارەتیشمان کرد لە سادرات و وارداتە کە چۆن هەتا بەرەو کۆتایی سەدەی 19 ڕۆیشتین دەرسەدی سەنایعی دەسی هەناردەکردنی سەنایعەتی دەرسی بە شێوەیەکی یەکجار زۆر دابەزی. بەڵام ئەمە تەنها تەسویرێک نییە کە لە قاجاری ئێران ئێمە ئەتوانین بیدەین، بەڵکو لە قاجاری ئێرانیشە بزوتنەوەهایەک بووە کە لە دژی تەبەقەی حاکمە ڕووی داوە و داوای و مافایەکی کۆمەڵایەتی سیاسی دینی و ئابووریان بووە، بەڵام هەموو ئەمانە سەرکوت کراون. بۆیە کە کاک عادڵ دیارە باسی ئەو بزوتنەوانە و شتێکی باس کرد بە ناوی مەسەلەی ژنان، من پێم وایە بە پێچەوانە زۆر ئەمێ ئەوە بڵێم کە لە پەنای ئەم هۆکارە ئابووریانە ئێمە بێ سەرنجی ئەو هۆکارە فەرهەنگی و سیاسیانەیش بدەین کە لە وڵاتێکی وەک ئێرانە لە سەدەی 19 ڕوویان داوە و باسی ئەوەم کرد کە چۆن لە پەنای ئەم هۆکارە ئابووریانە کێشەهایەکی تر هەبووە، دیارە بزوتنەوە هەبووە سەرکوت کراوە، بەڵام خودی ئەم دەستگای حاکمی قاجار و هەروەها لە عوسمانیە کە ویستویانە وڵاتەکەیان بەپێی لەبەرەوەی کە نفوزی ئوروپا لە ناو وڵاتەکەیانە گەشەی سندووە و بتوانن خۆیان بگەێننەوە بە لەباری تکنۆلۆژیکی نظامی ئابووری سیاسی و دەوڵەتداری و بتوان خۆیان بگەێنن بە ئەو جۆرە وڵاتانە دەستیان کرد بە هەوڵیاندا بۆ ڕفۆرم هایە، بەڵام هەموو جارێ ئەو ڕفۆرمانە بربەست ئەکرایەوە شکستی ئەخوارد و ئەو شکلە سیاسیەی نەبوو ئەم وڵاتە کە بتوانێ پەرە پێبدا بە ئەو هەوڵانە و ئیجازە بدا بەو هەوڵانە کە بتوانێ ئەم وڵاتە بە ئیسلاحی ئێوە بەرەو پێش بەرێت. پاشە کاک معروف ئەو مانعانە دەوڵەت بوو، دەوڵەتی حاکمە بوو یا ئەوەی کە لە دەرەوە تەحمیل کرا؟ ئەو پێم خۆشە ئەوە بوترێ ئایا یعنی جنبشایەکی یا خەباتێکی کۆمەڵایەتی لە ئارادا بوو بەڵام دەوڵەت مانعیە بوو یاکو شرایەتێک لەسەرەوە لە دەرەوەی قودرەتەکانی کە پێی تەحمیل کرا؟ من ڕێک مەبەستم ئەوەیە کە ئێمە ئەبێت چەندین هۆکار لێرەدا ببینین و هەر سەردەمێک بە پێی سەردەمەکەی خۆی ئێمە بتوانین لێکی بدەینەوە، یعنی ئێمە ناتوانین سەردەمێکی یەکجار و درێژ بمانەوێت کە یەک دوو هۆکار بدۆزینەوە لەم سەردەماوە کە جوابی پرسیارەکەمان وەرگرت. هۆکارەیە، هۆکاری دەوڵەتی هەیە، چنەوە دەوڵەتی لەسەر کار بووە و هەروە هۆکاری خارجی هەیە کە باسم کرد. ئەمانە هەمووی ئەو هۆکارانن کە ئەگەڕمەوە سەر ئەو شتێک کە باسم کرد کە دەستیاندا بە دەستیەکەوە لەگەڵ هۆکارە ئابووریەکانە و هۆکاری سیاسی دەوڵەت سەرکوتی بزوتنەوەکان بربەستکردنی هەوڵی کەسانێک کە ئەیانویست چاکسازی بکەن لە وڵاتەکە، ئیتر ئێمە کەسانی وەک ئەمیر کەبیر و کەسانێک کە بەدوای ئەوان ڕۆشنفکرانی بەدوای ئەوە هاتن کە ویستیان چاکسازی بکەن لە وڵاتەکە، سەرکوتکردنی ئەوانە، لابردنی ئەمانە هەمووی دەستی دا بەیەکۆ کە ئێمە کە بەرەو کۆتایی سەدەی 19 ئاڕۆین کە ئاڵوگۆڕهایەکی زۆر گەورەی سیاسی لە وڵاتی ئێرانە ئەکرێ لە سەرەتای سەدەی 20 کە ڕاپەڕینی مەشروتەیە و هەوڵەدا کە پێکهاتی ستەوە کورتیەکەم و پێکهاتی سیاسی وڵاتەکە بەو جۆرە بگۆڕێ کە بتوانێت ڕێگەی بە ئیستلاح پێشکەوتن وە گەیشتنەوە بە ئوروپا فراهەم بکە. ئێمە کە بەرەو ئەو سەردەمە نزیکە ئەبینەوە ئەبینین وڵاتێکە کە بنیەی ئابووریەکەی بە شێوەیەکی یەکجار زۆر بە ڕادێکی یەکجار زۆر کەس بووە، نفوزی وڵاتانی دەرەوە لە وڵاتەکەیە ئەبینین بەسەر و ئابووری ئەو وڵاتە بووەتە حاشیەی
ئابووری جیهانیەوە کە ئێستا لەو سەردەماییتر خەریکی پەرەسەندنەوە وڵاتە زلهێزەکان لە ڕەکەبەرکەیەکان بۆ ئەوی کە بتوان دەستیان بگا بەسەر بازارەکانی جیهانە و مەوادی خان لە بازارەکانی جیهانە بەرەولای خۆیان بکێشن. ئەمە تەسویرێکە کە ئێمە لە کۆتایی سەدەی 19 هەمانە کە یەکێکیشیان شۆڕشی تەکنۆلۆژیکیە، بەڵام گرنگترین ئەوە بەمە کۆتاییێنم بە قسەکانم لەم بەشا گرنگترینیان بە حاشیەکردنی ئەو ئابووریانەیە و هەموویان ئەکەنە ئابووریایەکی تەک مەحسوڵی، نەک تەنها لە ئێران کە دوای بەنەوتەوە ئەناسرێ، مەسەن لە کوبا شەکەر و سیگار ئەبێتە ئەو مەحسوڵە، لە ئوروگووە گۆشت دەبێتە ئەو مەحسوڵە، لە شیری مادەی شیمیایی، لە برزیل میوەیە، لە ماڵایە مەسەن لاستیکە. هەموو ئەم وڵاتە غێرە ئوروپاییانە کە ئەکەونە حاشیەی ئابووری جیهانی، سیستمێکی نوێی ئابووری جیهانیەوە ئەبنە وڵاتایەکی تەک مەحسوڵیش و بەو جۆرە جێگەیان بۆ دیاریە کرێ لە ئابووری جیهانیە. زۆر سپاس کاک معروف. هەر بە لەو قۆناغا بمێنینەوە تمشاکەین داخوازیەک لە ئاستی سەرەوەی کۆمەلگا بۆ نمونە لە ئێران بۆ خۆی بتوانێک لەگەڵ ڕۆژاوا تەطبیق بدا بەوجود دێت. ئەوەیە کە ئێمە بە ناوی ئینقلابی سوید ئەیبینین. ئەم داخوازیە دیارە ئێران ئێوێ خۆی لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت لەگەڵ ڕۆژاوا ڕێک بخات. بەڵام ئایا ئەوە هەر داخوازیەکی لەسەرەوە بووە کە حکوومەتی ئەو کاتی پەهلەوی لە تقریبان دەوروبەری ساڵی 1640 و ناوە بردێ پێشەوە یا نیازێکی کۆمەڵایەتی بوو؟ پێشەوە باسی ئەو ئەو پرسیارم لە کاک عادڵ بوو. کاک معروف ببەخشە. ببوورە دەی باش فەرموو کاک عادڵ. بە باوەڕی من هەردووکیان بوو، هەم نیازێکی کۆمەڵایەتی بوو و هەم نیازێکی ئلیتی دەسەڵاتیش بوو کە وڵاتی ئێران بەرەو پێشکەوتووی بەرن. بەڵام ئەوەی کە جێگەی خاڵی بوو هەر ئەوە بوو کە دەسەڵاتداران هاوکات کە هەوڵیانەدا ئەو قۆناغە تێپەر بکەن کووە بزوتنەوە کۆمەڵایەتەکانیش کە یان توانی هاندەری ئەسلی بن ئەوانیشیان سەرکوتەکرد و ئەوە ناتەباییەک بوو کە لەگەڵ یەکی ناخواردەوە و هەر بۆیە دەسەڵاتی سیاسی لە قیامێکە لە ساڵی 57 وەلا ئەندرێ. بێشەوەیکی درێژە بە ئەو باسە بدەم کاک مەحیە ئیجازەم بدە 2 دقیقە فقط بە یەک جەمبەی باسە پێشوەکە کە زۆرتر جەمبەی مێژووی بوو ئەزانم ئشارە بکەم کە منزورەکەم باشتر بگات، چونکە ئەو کافی نییە بڵێن ئەمیان پێشکەوت ئەو لا پێش نەکەوتەرە و ئەسلی مەطلب بۆی بۆ وە ئەوەش بەڕاستی ڕازێکە لەلایەن هیچ کەسەکە و ناتوانرێ بدرێت. ئەوە جەمبەهای مختلفی هەیە، بەڵام لە کولێتی خۆیان چەند ئەسڵ باس ئەکرێ لەگەڵ منتەق دێتەوە کە بۆچی ئەو وڵاتی ئێمە ئەو ناوچەی پێڵین ڕۆژهەڵاتی ناوەڕاز لەگەڵ هاوکار لەگەڵ بەش پێشکەوتووتری جەهان پێش نەکەوت. یەکێکی وەزعیەتی ئەقلیمیە، ڕۆژهەڵات ناوەڕاز لە لەحاظی ئەقلیمیەوە سەحرایی، کێوی بەرز، دۆڵی بەرین و کولەن ئەوە وەکو هۆکارە ناوە برێکە پەیوەندی دانیشتوانی ئەو وڵاتانە لە سەدەی پێش لە سەدەکانی ناوەڕاست بۆ بازرگانیکردن بەیەکەوە، گۆڕینەوەی تەجروبەیەت لەگەڵ یەکەوە بۆ ئەندازە هەموار نەبوو کە لە بەشەکە بۆ نمونە لە ڕۆژاوای ئەوروپا هەموار بوو. لەوێ تا ئێستاش باسیەوە کرێت لە کوردستان بۆ نمونە فلانە دێ فلانە ناوچە تا نەک سەردەمێکی زۆرکن خۆتکەفا بووە، بۆ نمونە مناتقی زۆرتر شاخاوی کێوای وەکو مناتقی هەورامان ئەڵێن بۆ خواردنیان لیباسیان هەموو شتێکیان بۆ خۆیان مستەقلەن دروست کردووە خودکەفا بوون. ئەوە شتێکی دڵخواز نەبووە، وەکو لە ناوچەی لە حازی ئەقلیمیە و ئیجازەیان پێ نەدراوە یا ئەو کانیان بۆ فراهم نەدراوە کە بازرگانی بکەن لەگەڵ دەوروبەری خۆیان. بۆیە نەخشی شارەکان لەوێ بەردەستا بێتەوە. شار لە پێشکەوتن لە گەشتستەندن نەخشێکی مهمی هەیە. لە شارە دەسەڵاتی مطلق بەدەستی دەوڵەتەوە بووە، پەیوەندیەکی بازرگانی ڕاستەخۆی لەگەڵ ناوچە بە پەراوێزەکان نەبووە و هەر لەوێش خاڵی سێم مەترەح بێ بازرگانان استقلالێکی نسبی دووبارە حسابیەکەم بۆ شێوەیان لە دەوڵەت نەبوو کە لە ڕۆژاوای ئەوروپا بووە. بازرگان زۆر وابەستە بە دەوڵەت بووە و دەوڵەت ئەحکامی خۆی جۆرە ئیجرا کردووە کە قودرەتی
دەسەڵاتی بازرگانانی محدود کردوتەوە مەسئلەیەکی تر کە زۆر مەطرح ئەوەش زۆرتر منتەقی بە نەزەرەکان نەبوونی مالکیەتی خصوصی بە معنای ڕۆژئاواکەیەتی ئەمە تەوری زۆر بینەران ڕجوع ئەدەن بە نووسراوەی زۆر پڕمەحتەوای هەم پەری ئاندرسن و ئێمانوێل وۆڵنشتاین ئەمانە زۆر بەدقەتی لەسەر ئەمانە باسەکەن دۆرەی گوزاری فۆدالی بۆ سەرمایەداری و لە لەو ناوچانێک لەو پرۆسەداکۆ مەسایلی ماتریالیستی بە ئیسلاح ونا ئەو کاکمەعروف زۆر بە دروست ئیشارە پێکرد ئەوەی کە زاتی ئەو وڵاتانە یا زاتی بۆیە خەڵکەکەیانە وایلاتون نەخێ مەسایلی ماتریالیستی مەطرح بۆ ژیانی ڕۆژمەرە وەکو مەسایلی ئەقلیمی دەسەڵاتی دەوڵەت پەیوەندی ئابووری شار و لادێ و مجموعی ئەوانە دەستی داوەتە دەستی یەک و ئەم خاڵە ئاخری شەباسەکەم و پێشەوەی کە تنوڵێک لە مۆدی پرسیارەکەتەوە بێژم گروههای تاڵانچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێوە لە مێژووە حتمە خوێندوتانەوە کە چۆن گروههای تاڵانچی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر شارێک هەر ناوچەیەک هەر دەیەک هەر شوێنێکیان داگیر کردووە چۆن وێرانیان کردووە پەدیدەیەکی ئاوا لە ڕۆژاوای ئەوروپا بۆ نمونە بۆ بەربڵاویە لێرەش بۆ دیارە بەڵام بۆ بەربڵاویە نەبووە کە هەر شوێنە لەلایەن دەسەڵاتدارێکی تازەوە داگیر بکرێ وێرانی یەکات هەرچی دەستکەوتی ئابووری و زانستی و فەرهەنگی هەیە بە تێڕای تێکی ئەدال و دواتر بەجێی دێڵێ ئەوەش وەکو خاڵێکی مهم بۆچی ئەولا بە دواکەوت و ئەملا بە تۆری نسبی پێشکەوتنی بەخۆدی بەڵام ئەوەی کە مربوطە بە هەلومەرجی ئێستا کە ئەمانە دەستیان داوەتە دەستی هەلومەرجی ئێستا بە باوەڕی من مەسئلەی دەوعێ تەقسیمکاری جیهانیە لەم دەورە لەم عەسرەی ئەمە تەقسیمکارێکی جیهانی لە بینی دەوڵەتانە شکلی گرتووە کە ئەو تەقسیمکارە هیچ نیازێک نابینێتی وڵاتانی و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێش بکەون دووبارە نسبی هەر حسابیەکەم نەخشێکیان بۆ دیاریکراوە کاک موحتەسەم ئیشارە پێ کرد دەرامەدی یان دەوڵەمەندی ژێرزەوییان هەیە ئەوانە ئستخراج بکەن ئەوانە هەناردە بکەن بۆ وڵاتانی پێشکەوتی تر کە سەنایعی پێشکەوتی ئەو وڵاتانە گەشەی بەخۆیانەوە ببینن و نەخشی ئەوان کولەن یا واردە هەناردەکردنی ئەوانەیە یان مەسرفکردنی کالاهای مەسرفیە بۆ نمونە لە ئێران نەوت سادرەکە بەڵام هەرزانترین نەوعی کالا لە دەرزی و لە گۆرەوی و لە شتی کە بۆ خۆی ئەتوانی تۆلیدی بکە ئەوانە لە چینەوە بۆ نمونە واردەکە و هیچ نوع ئابووریەکی تۆلیدی بەرهەمهێنەر شکل ناگرێت بۆیە مناسباتی بینی مەسرف و تۆلید زۆر بەربڵاوە لە ئێران دوای دەوڵەتی ڕەفسەنجانی و چاولێبکەی 67 ملیارد دلار لە هەر دۆرەیەکی کاری 4 ساڵەیە و ڕئیس جمهورانە بۆ لە خاتەمی و دوای ئەحمەدینژاد وەلا ئاخر یعنی 6 ملیارد دلار لە ماوەی 4 ساڵە شکافی بینی مەسرف و تۆلیدە کە بۆ خۆی نەیتوانێ واردی کردویان شکافی بەسلاحێکی تر واردات و صادرات و ئەمە کولەن ئەو تەقسیمکارای نەونەتەوەی کاری لێ کردووە شانس نییە ئێستا ئەو وڵاتانە پێش بکەون مەگەرەوەی کە من عەزم کردی تاکید من دووبارە لەسەر شۆڕشی کۆمەڵایەتی و نە ئیلزامەن لە ڕێگەی ئلیتی کۆمەڵگاوە بچمەوە لای کاک موحتەسەم کاتم زۆر نەماوە باس پرسیارێک بکەم لە کاک موحتەسەم کاک موحتەسەم کە دینە سەر ئێستا دەورەی ئێستا ئەو استقلالی ئابووریە ئێمە کەمە بینی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ خۆشتان تۆزێک کە هاتنە سەر مەسەلەی نمونەی کوردستانتان هێناوە نمونەی استخراجی نەوتان هێناوە ئەو استقلالە نییە ئایا ئەمە بۆ خۆی هەر تەئسیری بووە لەسەرەوەی کە سەقامگیری سیاسیشی یا سەقامگیری ئابووریش لە وڵاتانە نەیتوانیوە لەسەر جێگەی خۆی بێسێت من ڕاستەکەتان گەرەکە نازانم مەسەلەی استقلالەکە چۆن بێت من لە رابطە لەگەڵ ئەم بەحسا کە ئەساسەن بۆچی وڵاتێکی وەکو وڵاتی ئێران مەسەلەن بۆ نمونە ناتوانێت پێشکەوێ من ئەتوانم قبول بکەم کە مەجموعەی عامڵی خارجی وجودی هەیە مەجموعەیەک عامڵی لە رابطە لەگەڵ مەسەلەی چۆنیەتی ئەوەی کە اقتصاد چۆن ڕێبخەی وجودی هەیە من تا لە نظر منەوە مهمترین مەسەلەیە کە بەڕاستی لە اقتصادی ئێرانە ساڵهای ساڵە وجودی هەیە و ئەمە باعثیەوە بۆ کاسن ئەساسەن ئەم اقتصادە نەتوانێت جوڵە بکە عامڵێکە کە ئەم عامڵێکی ناوخۆیە و ئەم عامڵە ناوخۆیە ئەساسەن مەسەلەی ڕاندخاریە من پێم وابێ بەڕاستی یەکێ لە عامڵهای هەرێک گەورە لە رابطە لەگەڵ ئەم مەسەلەی ڕاندخاریە
ئەبێ دەست بێنە سەری بەهۆی ئەوە کە ئەساسەن ئێمە وەختێکە لەگەڵ پەدیدەیەکی وەکو مەسلەیەکی وەکو نەو تاڕوو بەڕووهین ئەگەر ئێمە فکر نەکەینەوە فکرێکی جددی بۆ نەکەینەوە بە شێوەیەکی ڕێکوپێک هین نەکرێت سازمان نەبرێ غەیری ممکنە ئەمە لێرا ئەبێت هۆی ئەوەی کە ڕاندخاریکی یەکجار زۆر گەورە دەست پێ بکە من نمونەیەک بێرمۆ لە رابطە لەگەڵ وڵاتی نۆروێژە وڵاتی نۆروێژ نەوتی هەیە نەوتەکەشی کەم نییە بەنسبەتی خودی وڵاتی نۆروێژ ئێمە بینین کە وڵاتی نۆروێژ ئایسەکانەیە چلوچانی ئەگەر هەر ئەم دەخێقا دەوڵەتی نۆروێژ هیچ دەرامەدێکی نەوێت هەتاکو 44 ساڵی تر وڵاتی نۆروێژ ئەتوانێت بەڕێوە بەرێ چون بۆچی هەر ئەنازە پوڵ کە لە تەریقی نەوتۆ هاتەتە گیرفانی دەوڵەتی نۆروێژ ئەم پوڵە ئیسفادەی لێ نەکراوە بەڵکو لە فاندێکە سەرمایە گوزاری کراوە و استفادەکەی فقط بۆ سەرمایە گوزاری لە نقاتی تری دنیا استفادەکەی بۆ خودی اقتصادی نۆروێژ نییە بۆ نۆروێژیەکان ئەماکەن یعنی مەگەر ئەوان ناتوانن مەسەڵەن فەرزکەین وەکو ئێران وەکو عەرەبستانی سعودی وەکو شوێنەکانی تر استفادە لە پۆڵی نەوت بکەن ئەتوانن بەڵام ئەزانن ئەمان ئەگەر بێن استفادە بکەن لەم پۆڵە بە شێوەیەکی غەڵات ئەم جارەکانەی تووشی مشکلەیەکی گەورە بن کە من دەسم ناسەری ئەویش مەسەلەی ڕاندخاریە من پێم وابێ ئەدەمی پێشکەوتووی ئێران لە ساڵانی ڕابردووەوە هەتاکو ئێسەش دلیلی ئەسلیەکەی ئەوە نییە کە ئەساسەن بە نەزەری من هات یعنی لە تەقسیماتی جیهانیا وا دانراوە کە ئێران جوزی ئەو وڵاتانە بێ کە ئەبێ نەوت تەولید بکە و ئەو وەختەکانی ئەم نەوتە ئەبێ بڕوا بچە مەسەڵەن بۆ شوێنێکی تر و سعیەکە ئەوە کراوە کە حتمەن وڵاتی ئێران ئارم چوارچەوە بمێنێتەوە بەنابەری نابێ ڕۆشتکە من ئەمە بە ئامەڵی ئەسلی ناناسم بەڕاستی بە نەزەری من مهمترین مەسەلەکە ئەوەیە کە ئێمە لەگەڵ پەدیدەیەکی یەکجار بۆ غرەنجی مەسئلەی ڕاندخاریە لە ئێرانە ڕوبەڕوو هەین هەم لە گوزەشتە و هەم لە ئێسەیشە و ئەمە یەکێ لە ئەساسی ترین شتەکانە لە رابطە لەگەڵ عەدەمی پێشنەکەوتنی نوختەیەکی وەکو ئێران. بەڵێ زۆر سپاس. پرسیارێک بۆ ئەوەی دینە کۆتایی پرسیارێکم هەیە لە هەموو ئێوە بەڕێزان ئەوی شەوەیە کە ئەمە ئایا ئەو وەزعیەتە بە باڵای ئەم وڵاتانە بڕاوە ئێستا کە باسی بە تایبەت ئێرانەکەین ئەم وەزعیەتە بە باڵای بڕیاوە قەولوانیە تەواو بێت پێم خۆشە لە کاک معروفەوە دەست پێ بکەم بە چ شێوەیەک ئێمە توانین لە وەزعیەتە بینە دەرەوە ئەگەر هەتا ئاورێکیش بدەینەوە لە مێژوو کە ئەو شەرایەتە بەرەو پێشکەوتنێ بچێت و خەڵکی ئەو وڵاتە خەڵکی ئەو ناوچە بتوانن لە ئاسایش و لە پێشکەوتن و لە خۆشگوزەرانیا بەسەر بنون بتوانن دەست بە هەموو داهاتەکانی ڕۆژانە بکەن و ژیانێکی خۆشیان بێت. کاک معروف فەرموو. پرسیارێکی ئاسان نییە بەڵام بە کورتی ئەوەشی کە ئەمەویست باسیشی بکەم ئەوەیە کە ئەبێ ڕوو بکرێتە ئەو مۆدێلە اقتصادی و سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگیە کە بتوانێت پێکهاتەکە ئەو ساختارانەی کە ئەم وڵاتانەی پێ دروست بووە بتوانێت ئەمانە لە بە شێوەیەکی زۆر بنەڕەتی بتوانێت ئەم ساختارانە بگۆڕێت. ڕاستە وەختێ ئێمە دینە کۆتایی سەدەی 19 باسی واکەین کە ئابوووریەکی تەک مەحسووڵی دێت ڕۆڵەکان نەقشی ئابوووریەکان لە دنیا دیاری ئەکرێت بەڵام کە دینە سەدەی 20م ئێمە مێژوویەکی ترمان هەیە دەوڵەت میلەتەکانمان هەیە کە بۆ پێشخستنی بە ئیستلاح وڵاتەکەی خۆیان دێن لەو مۆدێلە بەکارێنن کە بەرحاڵ مودلێکی دەرەکیە مودلێکی ئوروپاییە چونکە نەتیجەی سەروەری نظامی تەکنۆلۆژیکی و اقتصادی و سیاسی ئوروپا نەتیجەکەی بوو بە سەروەریەکی فەرهەنگیش کە ئەو ئیدانە بوونە ئیدەهایەکی مەقبول کە لە شۆڕشەکانی سەدەی 20 لە ئێرانە ڕەنگیان داوەتەوە. حکوومەتی پەهلەوی تەجەلی ئەو خواستە بوو کە ئەو شتە بوو کە پێشرەفت بوو ئەو ئیدەی پێشرەفتە کە هات کە لە ئێرانە هەوڵیاندا کە بە ئیستلاح وڵاتەکەی خۆیان بتوان بخەنە سەر ڕێگای پێشکەوتن بەڵام نەتیجەی ئەمە
کە دێتەوە سەر جوابی پرسیارەکەی ئێوە نەتیجەی ئەم هەوڵانە کە لە دەوڵەت ملەتێ وەکو دەوڵەتی پەهلەویە نەتیجەکەی بوو بە گۆڕانکاریەکی لەسەرەوە کە یەکێ لە بەشداربووان باسی کرد و مۆدلێکی نەتەنها مەسەلەی اقتصادی من ئەمەوێ چون من زۆر شارەزای ئەو بوارە نیم بەڵام ئەمەوێت تاکید کەم لەسەرەوە تەنها مەسەلەی اقتصادی نییە ئێمە یەک نەواختکردنی فەرهەنگیشمان هەیە کە بۆ ئەوەی کە بتوانێت کۆمەلگاکەی خۆی بە ئیستلاح بەرەو پێشکەوتن بەرێ ئەوەی ئیدەی وەحدەتی ملی لە ئێرانە لەگەڵ تەمامیەتی ئەرزی دقیقەن لەوە دێک کە بە یەک نەواختکردنی فەرهەنگی ڕوتێکی هاوشانی گۆڕانکاری کۆمەڵایەتی و ئابوووریە کە لە ئێرانی سەدەی 20ەما ڕوویدا و ئەم دوو ڕەوتە هاوکات ئێرانی ئەمڕۆیان ساختارەکانی ئەمڕۆی ئێرانیان شکڵ پێداوە نوێسازی لەسەرەوە نوێسازیەکی مستەبدانە بە ئیستلاح تا ئەگاتە ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیستلاح سکولاریزمێکی لەسەرەوە ئەمانە ئێمە نەتیجەکانیمان بینی کە بە پێچەوانە نەیتوانی وڵاتی ئێران دموکراتیزە بکە بەڵکو وڵاتی ئێرانی تووشی نوعی لە سیستمی سیاسی کرد کە بەرحاڵ 40-50 ساڵە بەدەستی و ئەناڵێنێ لە یەک جملە ئەبێ ئەم ساختارانە بە تەواوەتی ژێرە و ژوور بکەێت بە زۆر بە پەلە تمیشای حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە دەستکەوتێکی هەمومانە بەڵام ڕاستە مەسەلەی دەرەکی نییە چون زۆر وڵات خۆسەربەخۆییان وەرگرت ئەی بۆ بەهاری عەرەبیمان بوو باشە بەرحاڵ چونکە کێشەکان تەواو نەبوو بەڵام ئێستا حکوومەتی هەرێم تیمشاکە نوێزکردنەوەی وڵاتەکەی نوێکردنەوەیکی کەمیە کەیفی نییە هەوڵ نادا بزوتنەوەکان لە خوارەوە هەروەکو یەکێ لە بەشداربووان باسیەکات ئەم بزوتنەوانە گەشە پێبدا هەوڵ نادا لە خوێندنە لە فەرهەنگە ئاڵوگۆڕ و شۆڕش پێک بێنێ بەڵکو نوێسازیەکی کەمیە و مۆدێلەکەی مۆدێلی دەوڵەت میلەتەکانی پێشووە وەکو ڕژیمی پێشوو مۆدێلێکی ئەمنیەتیە نوێسازیکی کەمیە نەکو کەیفی و لە ئابووریشە خۆبەستنەوەی بەو ڕاندخاریە کە هاوڕێ مەعتەسەم باسی کرد نەک هەمەڕەنگیەکی ئابووری ئەوەی کە چەند فرە بەرهەمیەکی ئابووری بتوانێت پێک بێنێ ئەمە ئەو شتەیە کە پێم وابێت کە ئەبێ بکرێت بۆ ئەوەی کە ئێمە ڕێگایەک بۆ بتوانین ئەو بەدیلە بدۆزینەوە حەدیاقل ئەو ڕێگا بدۆزینەوە کە ئێمە بچینە سەری و بگەین بۆ شتانی کە ئێوە باستان کاک مەعتەسەم ئێوەش ئەکرێ لەم بابەتەوە جوابی و پرسیارە بدەنەوە ئەوەی کە من لە پرسیارەکەیەوە حاڵی بووم پرسیارەکە ئەم وەزیەتە هەر بە باڵای خەڵکی ئەو ناوچە ببراوەوە ئایا چی ئەبێ بکرێت کە ئاڵوگۆڕێک بێ خەڵکی ئەو ناوچە بتوانن لە ئاسایش و ئەمنیەت و ژیانێکی خۆشە ببەنە سەر بەڕاستی من فقط من بە نازی کافی لەسەر هینە قسەم کرد بەڵام ئیسان هەمیسان تکراری شێکەمەوە هەر کەسە بیر و بۆچوونێکی هەیە من بە بیر و بۆچوونی خۆم پێم وابێ یەکێ لە مهمترین و ئەساسیترین مەسەلەیەکە کە وجودی هەیە مەسەلەی هەرو شتێک ئشارەم پێ کرد مەسەلەی ڕاندخاریە فکرێک بۆ ڕاندخاری نەکرێتەوە ئیمکانی پێشکەوتویی مطلقا وجودی بەڵێ زۆر سپاس کاک عادڵ دێمە لای ئێوە بێ زەحمەت ئێوەش لەم بابەتەوە گەرکرێت فەرموو میکرۆفۆنەکەتان مطلقاً پێم وانییە ئەوە بە قەد و باڵای خەڵکانی ئەو ناوچەیە بڕاوە کە حتممە بێت لە هەلومەرجێکی ئەوە بەسەر بێت وەبیرێنمەوە کە پێش لە سەدەکانی ناوەڕاست ئەو عکس بۆ ئەو ناوچەیەکە ئێستا پێوەڵی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بەشی پێشکەوتووی جیهان ئەناسرا ڕۆژئاوای ئەوروپا لە فەقر و خوراافەی شەدیدا بەسەریە بن نەخۆشی هەمەکۆش گرفتار بوون و هیچ نوع ئابووریەکی پێشکەوتووی لە حازی دەسەڵاتی سیاسیەوە مستەبد بوون و لە ئاخر و ئەوە دوای سەدەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو جێگۆڕکێ ئەگرێت ئەمەوە بڵێن کە وەها نییە کە تارێخ خەتێکی مستەقیمە و بەرەساسی و خەتە مستەقیمەش ئەو بەشە لە جیهان بەسەر و قەدیا بڕاوەکە بەهەروە دواکەوتوو بێ و بەشێکی تریش بە قەد و باڵایە بڕاوەکە هەرەبێ بە تۆری نسبی پێشکەوتوو بێ بۆیە عەرزم کردیە بێ پەدیدەکان لە ڕووی مەسایلی مادیەوە چاو لێ بکەی وەختە لە هۆکارەکانیشی نزیکترە بینەوە مناڵم ڕازەکەی ئەدرکێنین زۆر مەسەلەکە پێچیدەیە
ناکرێت بە حکمێک ئەم لە ئەولای بێ بکرێت بەڵام ئەوەی ئێستاش هاوڕیان ناویان لێ برچ لە حالی فەرهەنگی و چڕانتی ئابوووریە و هەلومانە ئەوانە خۆیان نیشانەی نەخۆشیەکە خودی نەخۆشینەکە خۆ نین مەسەر ڕانت هەیە فەرهەنگ دواکەوتویە ئەستبدادی سیاسی هەیە هەموو ئەو شتانەوەوان هەمووی نیشانەیەک لە هەلومەرجێکن ئەرزەکەی منەوەی ئەو هەلومەرجە تەنها لەو لە شرایەتێکە ئەتوانێت بگۆڕێکە هێزێک هەبێ کە بتوانێت وانە بە چاڵش بکێشێ دێب ئەو پرسیارە بێ بکرێ ئەو هێزە کێیە چییە و ئەوەش تەبیعەت ناڵم فقط یەکتشتی کۆمەڵایەتی دەستنیشان بکەین ئەنووسی بۆ ڕابکێشن بڵێن ئەوانە نەجات دەری ئێمن و ئەوانە ئەگەر همت بکەن ئەگەر ئیرادە بکەن گۆیا هەموو خەڵکانی و ناوچەیە بە تۆری نسبی ڕزگاریانە ئەرزەکەم ئەوە نییە مەجموعەیەکشت دەبێت دەست بدەن دەستی یەک کە یەکێک لەوانە هێزێکی بزوێنەری کۆمەڵایەتیە یا هێزگەرێکی بزوێنەری کۆمەڵایەتی کە دەسەڵات ناچارەکەنەکەیتە بەڕاند نەژی فەرهەنگی کۆمەڵایەتی پێشەخەن داوای تەوەقعیان لە ژیانی ڕۆژمەڕەیان ڕاتە سەیوە لە ئاخر و ئەو شرایەتە وەختی بە وجودێک کە لەناو دڵی ئەو کۆمەلگایانە ئەو شتە هەڵ سەر هەڵبدا منی لەگەڵ ئەو بیرروڕا کۆکم کە ئەمە بە سرفی عاملی خارجی گویا دەسەڵاتی ئیمپریالیست و ئەم دەوڵەت و دەوڵەتە تۆزیح نادرشتەوە زۆر سادە ئەنگاریە نەوە سادە لۆحیە بە تۆری واقع ئەگەر ممکنە واقعیەتیش لەگەڵ بێت کە گویا دەسەڵاتی سرفەن دەوڵەتەکان سەرنوێشتی ئەو وڵاتانە یا ئەو ناوچانە دیاریەکە ئەوان تەسیریان هەیە بەڵام کەماکان لە بنیژات نەزەرم ئەوەیە کە عاملی ناوخۆی هەلومەرجی ناوخۆی ئەتوانێ هەم کۆمەلگاکە بگۆڕێ و هەروانیش بوون ئەلەن ئەساس کە بۆتە بایسیەوەیکە ئەو ناوچەیە دوا بکەوێت جاوە چۆن پێش سەر هەڵدەن چۆن ئەتوانێت پێش بکرێ ئەوش بۆ خۆی داستانێکی دوور درێژە پێم وایە کاک مەحید لە چوارچێوەی بەرنامەکەی دەناتەنا زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێیان کاک مەتەسەمی تاتایی کاک معروفی کعبی و کاک عادڵی ئەلیافی بۆ بەشداریتان لە بەرنامەدا زۆر سپاسانەکەم بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی دیالۆگی ئەم جارەمان ئازیزان هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ بەئاواتە خوازم